مخلیس سەلیم بەڕێبەری گشتی لە دەستەوە بەرهێنان لەگەڵمان دەبێت. کاک مخلیس زۆر بەخێربێی. وەکو هەموو وەزارەتەکانی دیکەش دەستەوە بەرهێنانیش بەهۆی قەیرانی کۆرۆنا و دابەزی نرخینەوە دووچاری کۆمەڵێک بەربەست بوو بە تایبەتی و پلانەی کە دایانڕشتە بوو. استراتیژەتی کابینەی نوێم لە دەستەوە بەرهێنان چۆن بوو تا چەند توانیتان سێکتەرەکان پێش بخەن؟ زۆر سپاس جەژنی ئێوە و بینەرانیش پیرۆز بیتن. ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان لە سەرەتای دروستبوونی کابینەی نوێمی و حکومەتی هەرێمی کوردستان لە 3 ساڵی ڕابردوودا پێشتر ئێمە وەکو وەبەرهێنان چاوەڕوانی وەبەرهێنەرانمان دەکرد کە بێن داخوازی خۆیان پێشکەش بە ئێمە بکەن و ئەوەی کە ئەوان دەیان خواست ئەوە جێبەجێ بکرێتن. بەڵام لە کابینەی نوێم سیاست یان دیدگایی وەبەرهێنان بە شێوازێکی دیکە گۆڕا. ئاراستەی وەبەرهێنان ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان چ جۆرە پرۆژەیەکی پێویستە و لە چ بوارێک دەیوێت زۆرتر وەبەرهێنان بکاتن. ئەوە بوو پلانی وەبەرهێنانمان داڕشت لە 3 ساڵی ڕابردوو. دوو پلانی وەبەرهێنانمان ئاخیر پلانمان ئەوە بوو کە زیاتر لە 1300 پرۆژە لە گشت سێکتەرە جیاوازەکان لەخۆ دەگرت کە زۆرترین گرنگی دەدرا بە بواری پیشەسازی، گەشتیاری و کشتتوکاڵ. ئەو سێ سێکتەرە وەکو ئەولوێتی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. باشە، لە ماوەی ئەو 3 ساڵی ڕابردوودا ئێوە توانیتان چەند مۆڵەت بدەن یاخود ئەو پرۆژانەی کە وەکو پرۆپۆزل وەکو داواکاری وەبەرهێنەران چەند بوو، چەند پرۆژەتان پێباج و وەربگرن و مۆڵەتی بدەنێ؟ بەڵێ، ئێمە لە 3 ساڵی ڕابردوو لەگەڵ هەموو ئەو قەیرانە نەخوازراوانەی کە بەسەر هەرێمی کوردستان و جیهان داهات، بەڵام خۆشببختانە دەتوانین بڵێن لە بۆ ساڵە لەگەڵ ساڵەکانی پێش و خۆی ژمارەیەکی زۆرتر پرۆژەی وەبەرهێنان مۆڵەتی پێدراوە کە 206 پرۆژەی لەخۆ دەگرت کە 58 پرۆژیان لە هەولێر بوون و 88 پرۆژیان لە هەولێر بوون، 53یان لە سلێمانی بوو و 48یان لە دوهۆک بوو. کەواتە یعنی ئەگەر بێن ژمارەی پرۆژەکان سیر بکەین جگە لەوەش 11 پرۆژە لە گەرمیان بوو، 5 پرۆژە لە ڕاپەڕین بوو. ژمارەی پرۆژەکان ئەگەر سیر بکەین دەبینین ژمارەیەکی زۆرە بە بەراورد لەگەڵ ساڵەکانی پێشووتر کە قەیرانەکانی تر پێشووتر و شەڕی داعش لە ئارادا بوو. کەوا بێتن ئەو پرۆژانەی کە ئێمە جێبەجێمان کردووە کە زیاتر لە نزیکەی 12 ملیارد دلاری ئەمریکی بووە کە ئەمەش لە ڕووی داراییەوە بەهای خۆی هەیە و کەوا بۆتە هۆکاری ئەوەی کەوا ئەو دەرفەتانێک کە پێش ئێستا ئێوە باستان کرد لە ئەنجامی دروستبوونی ئەو پرۆژانە هاتووتەکایەوە. باشە، کاک مخلیس لەبارەی بوژانەوەی سێکتەری پیشەسازی بە تایبەتی لەو 3 ساڵە ئاسان نەبوو، کۆمەڵێک بڕیاری قورسی دەویست. ینی ئاراستەکردنی وەبەرهێنەریش بۆ سێکتەری پیشەسازی ئاسان نییە. چۆن توانیتان کار ئاسانی بکەن بۆ ئەو وەبەرهێنەرانی کە دەیانەوێت لە سێکتەری پیشەسازی وەبەرهێنان بکەن؟ بەڕاستی پرسیارێکی زۆر گرینگە بۆ ئەوی بینەرانیش هەمیشە کە کاتێک باسی وەبەرهێنان دەکرێتن بیر لە کەرتی نیشتە جێبوون دەکرێتەوە و هەمیشە زانیاریەکی ناڕاست لەلایەن هاوڵاتیان و لەلایەن هەندێک لە نووسەران و یانەوە ڕاگەاندن کارەکانیش هەیە کە پێیان وایە زۆرترین پرۆژەکانی وەبەرهێنان لە کەرتی نیشتە جێبوونە. بەڵام ئەوەی کە دەبینین زۆرترین پرۆژەکانی وەبەرهێنان لە کەرتی پیشەسازیە. دوای کەرتی پیشەسازی بازرگانی دێتن، ئینجا گەشتیاری دێتن، ئینجا کەرتەکانی دیکە ئینجا دەگاتە نیشتە جێبوون. بۆ خۆشتان دەزانن هەمیشە وەبەرهێنەر بە دوای قازانجی خێرادا دەگەڕێت. لە کەرتی نیشتە جێبوون قازانجێکی خێرایی دەست دەکەویتن، بۆیە هەوڵی دەدا زۆرترین خەڵک هەوڵی ئەوەی دەداکەوا بێتن لە کەرتی نیشتە جێبوون وەبەرهێنان بکاتن. بەڵام کەرتەکانی دیکەی وەکو پیشەسازی کە پێویستی بە کۆمەڵێک لێهاتووی هەیە، بە تەکنەلۆجیای نوێ هەیە و بازاڕێکی بەرفراوانی هەیە و فەراهەمکردنی چەندین بابەتی دیکە. ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان هەوڵی ئەوەمان داوە زۆرترین کار ئاسانی بکەین بۆ کارگەکانی خۆمان بۆەوەی بتوانین لە ڕووی پیشەسازیەوە لەو بوارانە و زۆرترین پرۆژەکانی پیشەسازی لە بەرنامە و لە پلانی وەبەرهێناندا هەڕسکراوە لە بۆ وەبەرهێنەرانی ناوەخۆ و وەبەرهێنەرانی بیانی. و ئێمە هەوڵمان داوە 13 ناوچە پیشەسازی بکەینەوە کە پێشووتر ئەو پلانە نەبووە. ئەو ناوچە پیشەسازیانە تایبەت بکرێتن بۆ ئەوەی خزمەت گوزاریەکانیان لە بۆ بگەێنرێتن و هەموو ئەو کار ئاسانیانش لۆ بکرێت لۆ وەبەرهێنەر بە دوای ئەوە نەکەوێتن ماوەیەکی زۆری پێ بچیتن تا زەوی دابین بکرێتن خزمەت گوزاری ئاو کارەبار ڕێگاوبانی بۆ بگاتن پێویستی بەو بابەتانە دەبیتن. وەکو کانیسپی کە دەبینی لە دهۆک دەستمان پێ کردووە لە سلێمانی شاری ئاربەتە و لە هەولێر و لە شارەکانی دیکەش لە بەرنامەماندا هەیەکەوە ئەو ناوچە پیشەسازیانە. کاک مخلیس زۆر جار سەرۆکی دەستەوە بەرهێنانیش تاکید لەسەر نەخشەیەوە بەرهێنان دەکاتەوە. ئەو نەخشەیە گرنگی چی دەبێت بۆ داهاتووی وەبەرهێنان ئەگەر بێت و جێبەجێ بکرێت و
کاری پێ بکرێت. بەڵێ ئێمە هەمیشە وەکو دەستەی وەبەرهێنان و حکوومەتی هەرێمی کوردستان شتێک شانازی پێوە دەکەین کەوا یاسای وەبەرهێنانە لەگەڵ هەموو کەم و کوڕیەکان. ئەو کارنامانەی کە ئەمڕۆ لە وەزارەتەکانی تکەش دەخوێنرایەوە پرۆژەکانی کە دروستکرانن بەشێکین لە دەستەی وەبەرهێنان یان کارنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەمویان وەکو یەک پاکێج سیر دەکرێتن. بەڵام ئەوەی کەوا دەبینین وەکو وەبەرهێنان ئێمە لە هەندێک بوار کەم و کوڕیمان هەیە کە وەکو یاساکەش ئێمە ویستمانە هەمواری بکەینەوە ئەویش کێشەی زەویە. کێشەی زەوی ئەوەیە کەواتی کاتێک بە بەرهێنەرێک دێ ڕوو لە وەرهێنان دەکاتن کاتێک لەو کاتێک کە کەڵکی ئابووری پرۆژەیەکی هەیە تا ئەو کاتەی زەویەکەی بۆ دابین دەکرێت ماوەیەکی زۆری پێدەچێتن لەبەرەوەی دەستەی وەبەرهێنان خاوەنی زەوی خۆی نەبووە لەبەرەوە نەیتوانیوە پلانەکانی خۆی وەکو پێویست دروست بکاتن یان جێبەجێ بکاتن ئەگەر وەبەرهێنەرێکی بیانیش ڕوو لە هەرێمی کوردستان بکە مچینە دەستی پێ بکرێت لەلایەن ئەو وەزارەتانێکەوە خاوەنی زەوین بۆ ئەوەی زەویەکەمان بۆ دابین بکرێت. بۆیە وەکو ئەوە کە جەنابەت بچە چێشتخانە یان بچە ڕێستۆرانتێک یان لە هەر شوێنێکی دیکە کە داواکاریەک پێشکەش دەکەی بزانین چ خواردنێکیان هەیە. ئێمەش ئەگەر نەخشەی وەبەرهێنانمانە بێت دەتوانین لەسەر نەخشە دیاری بکەین بزانین چ پارچە زەویەکمان هەیە بۆ چ سێکتەرێک دیاری کراوە لە داهاتوودا بۆ ئەوی ئەو کەسێک کە دێ پرۆژەیەکی کشت و کاڵی یان پرۆژەیەکی پیشەسازی یان پرۆژەیەکی گەشتیاری یان پرۆژەیەکی تەندروستی جێبەجێ بکە بزانین لە چ شوێنێکی کوردستان ئەو زەویە دابین کرا بە چ قەبارەیەکە بە چ شێوازەکە بۆ ئەوەی جێبەجێ بڵێ واتە گرنگترین بابەتەکانی دروستکردنی نەخشەی وەبەرهێنان هاندانی وەبەرهێنەرانە بۆی بێن وەبەرهێنان لە کات و ساتی خۆی دیاوات بکەن و پرۆژەکانیان دوانەکەویتن و کەڵکی ئابوووریەکەی لە کاتی خۆی بڵێ کات مخلیزیەکێک لەو هەنگاوانەی کە دەستی وەبەرهێنان ناوێتی بەرزکردنەوەی ڕێژەی وەبەرهێنان بۆ لە سێکتەری کشت و کاڵ ینی بەراورد بە کابینەکانی دیکە 8% زیادی کردیە ینی ئەو هەنگاوە تا چەند کاریگەری هەبوو لەسەر جوتیاران بەرهەمی خۆماڵی بە تایبەتی کشت و کاڵی. بەڵێ وەکو پێشتریش باسم کرد هەمیشە وەبەرهێنەر بە دوای قازانجی خێرادا دەگەڕێتن بە دوای ئەوە دەگەڕێت کە بازاڕێکی باشی هەبیتن بۆەوەی کاڵەکانی خۆی تێدا ساغ بکاتەوە. بۆیە کشت و کاڵیش ئێمە وەکو ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرنامەی کاری کابینەی نوێمی حکوومەتی گرنگجیدانە بە بواری کشت و کاڵ وەکو ئەولەویەتە. بۆیە ئەگەر ئێمە بتوانیمان برە و بەکەرتی کشت و کاڵ بدەین دەتوانین کەرستەی خاوی کارگەکانی خۆشمان دابین بکەین. واتە تەواوکەری پیشەسازیە نە پیشەسازی بەبێ کشت و کاڵ دەتوانیتن نەکشت و کاڵیش دەتوانێت بەبێ پیشەسازی واتە هەردووچان دەبینە تەواوکەری یەکتری کەواتە دەبێ ئێمە هەوڵی ئەوە بدەین ئەو بەرهەمانە بچینین وهانی کشت و گەشتی هاانی ئەو جوتیارانەی خۆمان بدەین کە لە بواری کشت و کاڵ دەیانەوێتن پرۆژەکانیان جێبەجێ بکەن لە ئەو بوارانە بیتن کەوا بتوانین لە ڕووی پیشەسازیەوە سوودی لێ بینێت و ببێتە کەرستەی خاوی ئەو پرسیاری زۆرم ماوە بەڵام کاتم تەواو بوو تەنها یەک پرسیار ئەویش بڕیارەکەی سەرۆکی حکوومەت بوو لەبارەی دروستکردنی 20,000 یەکەینیشە جێبوون لە ڕێگەی وەبەرهێنانەوە لە ڕێگەی دەستی وەبەرهێنانەوە دوایین هەنگاوەکانی ئەو پرۆسەیە چی بەسەر دێت واکەی دەست پێ دەکەن بە تایبەتی لە دابینکردنی زەوی دیاریکردنی وەبەرهێنەر و ڕێکارەکان چی دەبن؟ ئەوە یەکێک لە بڕیارەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کەوا بڕیاری ئەوەیدا 20,000 یەکەی نیشتە جێبوون دروست بکاتن بۆ دەستخۆشیشەوە سەرۆکی دەستەی وەبەرهێنان ئەو ئەرکە قورسەی خستە سەرشانی خۆی بۆی بتوانین لەگەڵ لایەنەکانی دیکە بتوانێت ئەو پرۆژەیە جێبەجێ بکاتن ئەو پرۆژەیەش هەنگاوی باشی بینی بڕیوە و وەکو ئەوەی کەوا جەنابتان ئاگادار و لە دەستگاکانی ڕاگەیاندنیش ڕاگەیاندراکەوە زیاتر لە 120,000 کەس وەکو دەڵێ داواکاری پێشکەش کردووە قۆناغی داهاتوو ئەوەیە کەوا ئێمە دیزاینی ئەو پرۆژانە دروست بکەین بە چ شێوازێک بێ کوالەتیەکانیان چۆن بی و دواتر لەگەڵ پارێزگار و ئیدارە سەربەخۆکان سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان شوێنی ئەو زەویانە دیاری بکرێتن دواتر قۆناغی ئەوەکەوە وەبەرهێنەری بۆ دیاری بکرێتن و دوای ئەوەی کە وەبەرهێنەری بۆ دیاری کرا پرۆژەکە کەوتە بواری جێبەجێکردن ئەو کاتە تیر و پشک لە بۆ ئەو کەسانە دەکرێتن کەوا ناوەکانیان دەردەچیتن و زیاتر لەوەی کەوا 20,000 9,000 یەکەی نیشتە جێبوونیش کە وەزارەتی ئاوادانکردنەوە پێشتر لە بۆ فەرمانبەر و خەڵکانی دیکە دروست کرابوون کە تەواو نەکراون لە ئایندەیەکی زۆر نزیکیش ئەوەش بجێ بۆ دیاری دەکرێتن و دەکەوێتە بواری جێبەجێکردن دەستکەوتەکانی کابینەی نوێمی زۆر سپاس مخلیسەرین بەڕێبەری گشتی لە دەستی وەبەرهێنان سپاس کە لە ستۆدیۆ ئامادە بوون.